بڕیاریدا. سکاڵایەکی یاسایی سۆران عومەر دژی بانکی شیمال میدیا و دادگا و شەقامی ئەردەنی دەهەژێنێت. دوای ئەوەی سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری داوایەکی یاسایی دژی بانکی شیمال لە دادگای کەڕادەی بەغداد لەبارەی بەهەدەردانی زیاتر لە 500 ملیار دینارەوە دەجوڵێنێت، ئەو بابەتە لە شەقامی ئەردەنیدا کاردانەوەیەکی فراوانی بەدوای خۆی داهێنا. کاردانەوەکانیش دوای ئەوە دێت کە تەواوی میدیاکانی ئەردەن نووسراوەکەی سۆران عومەر بڵاو دەکەنەوە لەسەر یەکێک لە خاوەن پشکەکانی بانکی شیمال بە ناوی تارق حەسەن کە لە وڵاتی ئەردەن خاوەنی چەندین پرۆژەی بازرگانیە. تارق محەممەد ئیبراهیم حەسەن گەورە بازرگانی ئەردەنی ناوی لە لیستی ئەو 8 کەسەدایە کە دەستیان هەبووە لە بەهەدەردانی پارە لە بانکی شیمال و دەڵێن ئامان ئوردونیەکان پارەکانتان ڕادەستی ئەو بازرگانە نەکەن. لە بەرانبەریشدا بازرگانەکەی ئوردن تەواوی میدیاکانی وڵاتەکەی ڕوبەڕووی یاسا کردوتەوە و دەڵێت ئەو نووسراوە ساختەیە و ئامانج لێی ناشرینکردنی ناوبانگێتی. بەهۆی بەرفراوانی و قورسی کەیسەکەشەوە تیمی بەرگری پارێزەران لە میدیاکانی ئوردن داوا لە سەرۆکی پەرلەمانی عێراق و پارێزگاری بانکی ناوەندی و سۆران عومەر دەکەن بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکە بچنە وڵاتەکەیان. ڕادیۆی دەنگی عەمان لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ سۆران عومەر سکاڵاکاری دۆسیەکە دەپرسێت ئەو نووسراوە تا چەند فەرمیە و چارەنووسی میدیاکانی ئوردن بەڕاستی و دروستی نووسراوەکەی ئێوە بەستراوەتەوە. لە بەرانبەردا سۆران عومەر بە ڕادیۆی ناوبراوی وتووە 100% نووسراوەکە فەرمیە و دەتوانین ئەو ڕاستیەش بسەلمێنین. سۆران عومەر لەسەر ئەم دۆسیەیە کە لە ئەردەن بۆتە بابەتێکی گەورە وتی تیمی پارێزەرانی ئەو دۆسیەیە دەتوانن لە ڕێی باڵوێزخانەی عێراقەوە داوامان لێ بکەن تا زانیاری ورتریان لەسەر دۆسیەکەی بانکی شیمال بۆ ڕەوانە بکەین. دەستەی پارێزەران هەستان بە پێشکەشکردنی زانیاریەکان بە سەلماندنی بەڵگەی باوەڕپێکرا و زانیاریە کەسیەکان و تێیدا شایەتی کەسایەتیە سیاسیە ئوردونیەکان و عێراقیەکان وەرگیراوە. هەر یەکە لە سەرۆکی پەرلەمانی عێراق و پارێزگای بانکی ناوەندی و پەرلەمانتار سۆران عومەر داوا کراون بۆ شایەتیدان لەسەر دۆسیەکە. هەواڵەکە ڕاستە و لە زۆرینەی ماڵپەڕە جیهانیەکان و عەرەبیەکان و لە زۆرێک لە ماڵپەڕە ئوردونیەکان بڵاو کراونەتەوە. بە نسبەت ئێمەوە ئەمە جۆرێکە لە دەست بەسەراگرتن و کۆنتڕۆڵکردنی میدیا لەژێر چەتری یاسادا. پێمان وتراوە ئەم هەواڵانە پێویست بە پشتڕاستکردنەوەی کەناڵە فەرمیەکانی عێراق دەکات یان نووسراوی فەرمی لە فەرمانگەکانەوە دەرچوو بێت. سۆران عومەر بە دەنگی عەمانی ڕاگەیاندووە لە بەدواداچوونیان بۆ دۆسیەکە سارد نابنەوە تا ئەو کاتەی کەم تەرخەمانی ئەو دۆسیە بە سزای شایستەی خۆیان دەگەیەنرێن. لە لایەکی دیکەشەوە دادگای کەڕادە لە بەغداد بەردەوامە لە بەدواداچوونە یاساییەکانی لەو بارەیەوە. لە ئێستاشدا 8 کەس ناویان لە ڕیزی پێشەوەی ئەو کەسانەدایە کە دەستیان هەبووە لە بەهەدەردانی پارەی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان لە بانکی شیمال.